لێرە ئامادەنیە ئەوە شتێکی زۆر ناخۆشە و ئەوانی شەمەیان لێرە ئامادە بوونایە سەرەکیە یەکەمیان جەختکردنەوە لەسەر داواکاریەکانی خۆمانە دووەمیان جەختکردنەوە لەسەر ئەو لیژنەیەکەوە سەرەتا ئێمە پەیامیم خۆپیشاندانەمان بە تایبەت بەهۆی ئەوە بوو کە شەپۆلێکی خۆپیشاندان و داواکاریەکی بەهێز لە ناوان خوێندکارانی کوردستانە بڵاو بۆتەوە بۆ داواکردنی دەرماڵە کە مافێکی بنچینەی و سەرەکی و پێویستی خوێندکارانە هەموو خوێندکارەکان پێویستیان بە دەرماڵەیە بەوانەشی تەنانەت پارالێڵن کە ئەوان بۆشیان سەرف ناکرێت بەڵکو لێرە بەشداریشن بۆ پشتگیریکردنی هاوڕەکانیان هەمومان ئەزانین بارودۆخ زۆر ناخۆش بۆ خوێندکاران و دۆلار گران بۆ ئەوانش هەر لەبەر ئەوە زیاتر هۆکارێکەوە پێویستە حکوومەت پارچەکردارێکی هەبێت و وڵامدانەوەیەکی ئێمە باتەوە کە دەرماڵەکە بە تەکیدیەوە سەرف بکرێت و وعدێکی دڵنیامان باتێ ئەوەی چێک لە داواکاریە سەرەکیەکان وەڵای ئەگەر مەوزوعەکە ئەمڕۆ بەیرایەکە نەخرێت و بەڵێنی ئەومان پێ نەیرە دەرماڵە بە تەواوەتی نەک ئەو بڕەکەمەی کە حکوومەت دایناوە ئەو بڕەکە دانراوە بە نزیکەی 43,000 بۆ هەر تەلەبەیەک دائەنرێ ئێمە دەرماڵەی حەقی خۆمان بۆ تەلەبەی داخلی 60,000 بۆ ناو شار 40,000 بۆ دەرەوەی شار هاتوچەکە 120,000 ئێمە ئەو حەقی خۆمانمان ئەوێتەوە یعنی بەڕاستی ئەوەی کە ئەڵێ من پێویستم نییە بۆ برادەرەکەم لەگەڵ ڕێسما بەڵام ڕاست نییە تۆ هەر بڕەپارەیەک لە ئێستاە بۆ تۆ ئاسانکاریەکە هاوکاریەکە بۆ تۆ چکە ئێمە هەمومان نەزانین دۆلار گران بووە دەبێ ڕۆن جارم 1000 ڕۆبعێکرا ئێستا بە دوونی و شەرزان هەرزانەکەی دەست ناکەوێت لە بازاڕە کیلۆیەک میوە ئاسانتریش کیلۆیەک پەتاتە بۆ بە 750,000 یعنی قوتابی ئەگەر هیچ گۆشت و شتیش نەخوات تەنانەت لەسەر ئەو شتانە بژی بەڕاستی کولفەیە و بە مەعاشش بەو شێوە بێت هەنێ خێزان هەیە ناچێتە چێرە و بارەوە ئەوەشی بار و دۆخی باش بێت ئەم پارەیە ئاسانکاریەکە بۆی تەلەبەکە توانێشتی تری پێ بکە دوای ئێمە قۆناغی چواری من وەکو خۆم خوێندکاری قۆناغی چوار هێشتا دەست نەکرۆ بە بەحسەکەم کەسمان دەستمان پێ نەکردو یەکلا نەبووینێتەوە لەسەر بابەتەکانمان لەسەر کێشەی ئەوەی جیهازمان نییە جیهاز هەیە لە کوردستانە بە 3 دانە هەیە ئەم کولفەی ئەو جیهازم نییە تێستەکانی خۆمی پێ بکەم یعنی لە کۆلێژەکەمانە ئێمە تینوی فێربوونین تینوی ئەوەی شتی تازە بدۆزینەوە دەست بۆ بابەتی وە ئەبین لە ژیانی ڕۆژانەی خەڵکایە ئەمانە توێژینەوەی لەسەرکەین مامۆساکانمان لەگەڵمانان ئەڵەن پارەکەشتان بۆین بەس ئێمە قبوڵمان نییە کۆلێژێکین یعنی حکوومەت هیچ خەمی ئەوەی نەخواردووە جیهازمان بۆ دابین کات بەڕاستی ئەوە کێشێکی زۆر گەورەی ئەم ساڵ ئێمە بوو ئێمە ئەمانویست فەحسکەین لەسەر جۆرە شەکرەکان کە کالۆریان نییە بۆ نەخۆشی شەکرەکان جیازی ICP ماسیویست لە کوردستانە لە 3 شوێن هەیە دوانی لە کەلارە دانێکی لە 5 شوێنە 1 ساعت ئیشکە ئەو جیازە $50 کە ئێمە لەوانەیە سامپڵەکان ئێمە 10 ساعتی بێ ئێوە ینی نزیکی $1000 خوێندکار ئێمە 3 کەسی لە گروپێکە لەم بارودۆخیان من نابێ مەرکەزیاکەم ئەتزر ئێمەش تینی فێربوونین بەڕاستی ئێمە هیچ حەزمان بەم بایکۆتە نییە زەرەرە لە ئێمە ئیمتحانمان وەستاوە محازەرەمان وەستاوە بەڕاستی ئەتر بەس تەواو گەشتۆتە تینمانە بە هەر شێوەیەک بێت ئێمە وەکو خوێندکارانی کۆلێژی تەکنیکی زانستە پڕاکتیەکانی هەڵەبجە ئەمڕۆ لێرە گرت بووینەتەوە بە شێوەیەکی هێمنانە بۆ داواکردنی مافەکانی خۆمان وارووا هۆکاری سەرەکی گرتبوونەوەی ئێمە لێرە ئەوەیە کە کۆتاڕۆژی خۆپشاندانەکان ڕابگەێنین ئەویش بە شێوەیە کە مۆڵەتێک بدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان کۆمەڵێک خاڵمان ئامادە کردووە کە داواکاری ئێمەیە سەرەتا سەبارەت بە سەرەکیترین داواکاریمان کە ئەویش دەرماڵێ هەر لە سەرەتای خۆپشاندانەکانەوە سەرەکیترین داواکاری ئێمە بەگشتی وەکو خوێندکاران دەرماڵە بۆ هۆکاری سەرەکی ئەم خۆپشاندانە بووە بەڵام لە پاڵ ئەمەشدا کۆمەڵێک کەم و کوڕی هەیە لە پێداویستیەکانی خوێندکاران پێویستە ئاماژەش بۆ بکەین و ئەوانشمان بۆ چارەسەر بکرێت کە ئەوانیش کێشە و گیرروگرفتی بەشە ناوخۆیەکان و بینای کۆلێژ و بینای بەشە ناوخۆیەکانن پێویستە ئەم گیرروگرفتانە چارەسەر بکرێت وا دیارە کۆمەڵێک لیژنە نێردراوە بۆ چارەسەرکردنی گیرروگرفتەکانی داخلی و هیوادارین بە زووترین کات ئەم کێشانە بۆ ئێمەی خوێندکار چارەسەر بکرێت و لە هەمان کاتیشدا کەمکردنەوەی کرێی خوێندنی
پاراڵەل و ئێواران لەسەر خوێندکاران بە ڕێژەی لە 145 بۆ لە 160 وا دیارەکرەیەکی زۆر لەسەر خوێندکارانی پاراڕەڵ و ئێواران هەیە و ئەمە بۆتە هۆی دروستکردنی بارگرانی بەسەر شانی خوێندکارەکانەوە و پێویست ناکات خوێندکار بە پارە لە وڵاتەکەی خۆیان بخوێنێت بۆیە پێویستەکە ئەم کرێ یان لا ببرێت یاکەم بکرێتەوە بە ڕێژەیە کە نەبێتە هۆی دروستکردنی بارگرانی لەسەر شانی خوێندکاران و لە هەمان کاتدا لابردنی کرێی بە شەناوخۆیی لەسەر خوێندکاری پاراڵەل و ئێواران بەڕاستی بە هیچ شێوەیەک جێ قبول نییە کە خوێندکار لە بینایەکی حکومی ئەم حکومەتەدا پارەی لێبەر بگیرێت و خاڵێکی تریش ئەوەیە کە خوێندکار داهاتێکی هەیەوەکە و پارەیەکەوە ئەیداد بە خوێندنەکەی و ئێمە داواکارین ئەو پارەیە بۆ خوێندکاران بگەڕێنرێتەوە و لە خزمەتی خوێندکارانە سەرف بکرێت. زۆر سپاس بۆ هەمولایەک دەستان خۆش بێن.